بەناوی خی بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ پێنجشەمە فەرمانگەی ژمێریاری وەزارەتی دارایی عێراق دەستی کرد بە خەرجکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەبێ هێزەمنیەکان بۆ مانگی پێنج بەڵام تاکو ئێستا کێشەی موچەی هێزەمنیەکان بەردەوامە کە زیاتر لە 2 مانگە موچیان وەرنەگرتووە مەش بەوەی ئەوەی کە تاکو ئێستا حکوومەتی ماوە بەسەر کوێرێم ڕازی نەبووە کە لیستی موچە هێزەمنیەکان بۆ بەغداد بنێرێت لە بەرنامەی ڕۆخ لەسەر نردنی موچەی فەرمانبەران بۆ مانگیایار و کێشەی موچەی هێزەمنیەکانیش دەکەین ئایا چۆن چارەسەر دەکرێت وەخسە لەسەرەوەش دەکەین پرسی سیستی لە بەوانکیکردنی موچەی موچەخۆران و کەوتنە بواری جێبەجێکردنی بودجەی عێراقیش قسەی لەسەر دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کوردستان لە لیژنەی دارایی قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن سوپاسی ئەمە دەبنی چەند زۆر سپاس گەرچێتە لە خەرجکردنی موچەی موچەخۆران وەس پێکەین بۆ مانگی پێنج جگە لە هێزەمنیەکان بڵین بەراوردومانەکانی ڕابردوو زوو خەرجکرا لە ماوەی 2 ڕۆژ کە لیستەکە نێردرا خەرجکرا هەرچەند دەبووە لە 21 بڵین پێنجەوە لیستەکان نردبای بەس لێرە تاخیر کرا. بەناوی خۆی بەخشندەی میرەبان سپاس کاک حەکیم سڵاو لە بینەرانی بەڕێزیش. طبعاً بەڕاستی پێش 2 قۆناغمان هەیە لە بەغدا قۆناغی پێش بڕیاری دادگای فیدراڵی و قۆناغی پێش دوای بڕیاری دادگای فیدراڵی بۆ موچە لە قۆناغی پێش بڕیارەکە بەغدا لەمپەری دروستە کرد لە بەردەم بەشە بودجە چ بۆ موچە چ بۆ بوارەکانی تری هەرێمی کوردستان و ئەو بڕەپارانەی تەرخانە کرا جێگیر نەبوون 400 میلیارد 200 میلیارد 600 میلیارد 700 بە قەرز وەڵا مەسەن وابەستە بوو بە نەفەقاتی فعلی خەرجی فعلی و ئەمان زانی کە کێشەیەکی زۆر هەیە لە بەغدا بەڵام بەڕاستی لە دوای بڕیاری دادگای فیدراڵی بەغدا زۆر پابەندە بە بابەتی موچەی موچەخۆرانەوە دابینکردنی شایستەی دارایی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە بڕیارەکە خودی بڕیارەکەڵێ تەوتین واتە موچەی موچەخۆر جێگیر ببێت لە بانقێکی حکومی عێراقیە بەڵام تا ئەو کاتێ ئەو پرۆسەیە کرێ بەغدا ئامادەیە بە پێی لیستی موچە بنێرێ ئەگەر هەرێم لەمپەری بۆ دروست نەکە ئێستا کە بینین بەغدا برێ ئەوەیەکی خۆی جێبەجێکردووە لە بەڵگەی فیدراڵی زۆر بەڕوونی دیارە مەسەلەن مانگی 2 لە ماوەی 10 ڕۆژانات مانگی 4 لیستەکان دوانەکەون لە هەرێمی کوردستانەوە بە زووی ئەگا لیستەکان کەم کوریشیان تیابی نردوێتی ئێستا خانێشینی سەربازی و خۆش کەم کوری تێوە ئێمەلی بەس لە بەرەوەی کە لیست نێردراوە پارەکەیان نردووە کاک حەکیم ئێمە 2 جۆر کەم و کورتیمان هەیە کەم و کورتی یەکەمەوەیە کە تۆجارە لیستی ناود هەر نەناردووە لە هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەر لیستی ناوی سەربازی ئەوەی لە بواری سەربازیایە ناردووە بۆ بەغدا بۆیە بەغدا ئیشکالی هەیە وەزارەتی دارایی ئەڵێ من لەولا بڕیارێکی محکەمەی فیدراڵیم هەیەڵێ تەوتینکە تەوتینتان دەست پێ نەکردووە ئاسانکارێکی ترمان هەیە کە هەر محکەمەی فیدراڵی کردوێتی ئەوی شەوەیە کە تاو کاتەی تەوتی نەکرێت بە پێی لیستی موچە خەرجکە کە لیستی موچەی مانگانە ناگاتە بەردەست ئەوەی گەشتوێتە بەردەستی لە وەزارەتە شارستانیەکان لە پەروەردە لە تەندروستی لە شەهیدان لە خانشینی بە شارستانی و سەربازیەوە خانشینی بینیمان مانگی 4 نرد ئەوە ئێستا مانگی 5 ئەنێرێ یعنی ئێستا ڕێکارەکان دەست پێ کردو لەوە چێ لە یەکشەممە بە تەواوەتی پارەکە بگا بۆیە بەغدا نیەت باشی یا پابەندی خۆی بە بڕیاری دادگای فیدراڵی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان پیشان داوە بەڕاستی ئەبێ هەرێمی کوردستان کار نەکوژێ و تاکە چارەسەر ئەمەیە کە بچێت بەدەم تەوتینەوە تا ئەو کاتەی تەوتین ئەگاتە ئەنجام جێگیرە بێ و کۆتایی دێت ئەبێ لیستی ناو بنێرێ کاک حەکیم هیچ پاساوێک نییە بۆ نەناردنی لیستی ناوی سەربازی بۆ بەغدا بۆچی چونکە ئیشکال چییە لەوەی پرسیارەکە ئەمەیە کێشە چییە لەوەی کارمەندێکی پۆلیسی هاتوچۆ ناوەکەی لە بانکێکی حکومی عێراقی بێ یا لە وەزارەتی دارایی عێراقی بێ چی کێشەیەک هەیە چ بابەتێکی نەتەویمان کەمەکاتەوە لە شەئن و شکۆی هەرێمی کوردستان کوا کەمەکاتەوە لە پێگە دەستوریەکەمان کوا کەمەکاتەوە بە پێچەوانەوە و چ کێشەیەک هەیە کارمەندێکی مەسەلەن پێشمەرگەیەک لە وەزارەتی پێشمەرگە ناوەکەی بچێتە وەزارەتی دارایی عێراق هیچ کێشەیەک نییە گریمان ئیستیسنا حاڵەتێکی نائاساییە بێ بۆ دەستگاکانی هەواڵگری کە بەداخەوە لە هەرێمی کوردستان 2 دەستگای هەواڵگری پاشکۆی حیزبەکانمان هەیە هەردوو حیزبی دەسەڵات کە ئەبوو 1 دەستگای هەواڵگری بێ گریمان ئەگەر ئیستیسنایەک یا بەدەرکردنێک هەبێت تەنها هەواڵگری کە ئەمە ڕێیتێچێ
ئەویش خۆبێ لیستی ناوی ئەوانە 2000 بێت 4000 بێت 5000 بێت لەوە زیاتر نابێت تۆ ناکرێت مەسەلەن 320,000 فەرمانبەر یا کارمەندت هەیە لە بواری سەربازیە چ پێشمەرگە چ کارمەندەکانی وەزارەتی ناوخۆ ئاسایش و هەموو بوارەکان تۆ هیچی نەنێریتەوە 332,000 کە هەر 18 کەسەی لە کوردستان بەڵێ چەکدارێکی بەردەکەوێت زۆرە بۆ هەرێم هەر زۆرە ئەسڵەن ئەوەندە زۆرە یعنی بەداخەوە کاتێ ژمارەی هێزە چەکدارەکان بەراورد دەکەی بە ژمارەی دانیشتوان بەراورد دەکەی بۆ ئەو بودجەی تەرخانەکرێ بۆ بوارەکانی تر یعنی ئێستا نزیکەی زیاتر لە 150 نزیکەی لە 180 هەموو ئەو پارانەی دەست یاریێمی کوردستانەکەون ئەوەی لە خەڵک دیارە ئەوەی لە ئێمە دیارە ئەوەی لە ئێوە دیارە ئەوە ناکە بە گەندەڵی و بە قۆڕکاری و بە ڕێگەی جاجا ناگەڕێتەوە خەزێنی گشتی نزیکەی لە 180 بۆ موچە خەرجەکرێ ئەمە خۆی یەک سلبیاتی گەورەیە حاڵەتێکی نەرێنیە بۆ دۆخی ئابووری و دارایی هەر وڵاتێک کە ئەمە نیشانەی استیفام دروستەکە خاڵێکی تر خراپتر لەوەشەوەیە لەناو ئەو لە 180 زیاتر لە 150 بۆ بواری سەربازی بێ ئەی باشە تۆ نەخۆشخانەکانت پێویستیان بە کارمەند هەیە پەروەردە پێویستت بە مامۆستا هەیە و فەرمانگەکانی تر پێویستیان بە ئەندازیار هەیە مەسەن شارەکانت پێویستیان بە پاکردنەوە هەیە ئەی ئەمانەی کێ بیانکە هەرێمی کوردستان تەنها و تەنها پێویستی بە 50,000 پێشمەرگە هەیە کە لە ژێر کێفی یاسایە بێ لە چوارچەوەی دامەزراوی نیشتیمانیە بێ پێشمەرگای ئەم حیزب بوو ئەو حیزب نەبێ ئەمە بچووکردنەوەی لە شەئنی پێشمەرگە هەر کاتێ هەر خەڵکێک بینید لەسەر ئەم نەمەتە بەردەوام بوو کاکەەوە پێشمەرگەی کێتی ئەو پێشمەرگەی پارتی و پێشمەرگەی حیسکە ئەو پەڕی بێڕێزیە بە پێشمەرگەی کوردستان پێشمەرگە بێ پێشمەرگەی هەرێمی کوردستان بێ ئەمانە تا ئێستا دەستبەرداری ئەوە نابن ئەمە پێشمەرگەی ئێمە ئەو پێشمەرگەی ئەوان هەر بۆیەش یەکێک لە هۆکارەکان ڕاستە یعنی لەوچە هۆکاری کەشە بێ بەس یەکێک لە هۆکارەکانەوەی کە لیستی ناوەکان نانێرنە بەغا ئەو هەموو گەندەڵی و پۆخڵەوات و بندیوارە هەیە کە بەداخەوە پێشمەرگەی ڕاستەقینە باجێدا بەداخەوە ئاسایشی ڕاستەقینە باجێدا بەداخەوە کارمەندی پۆلیسی هاتوچۆ و پۆلیسی نەوت و پۆلیسی کارەبا و پۆلیسی دارستان و ئەوانە باجی ئەدەن ئێستا یعنی لیستەکان بە تایبەت لە یەکەی 70 زۆر اعتیادی یەکێتی و پارتی وەک چۆن تەسەڕفەکەن بە ئەندام کۆمیتەوە ئەندام لق و مەڵبەندەکانیانەوە ئاوا تەسەڕفەکان کیانەوە دایانن کیانەوە لایە بن ئەسڵەن هیچ لیستێکی جێگیر نییە لەو لیستانی بە تایبەت یەکەی 70 نابێ ئەمە بەردەوام بێ ئەوە تا ئێستا چارەسەر چیمە ئێستا وەکو بەڕێزویستە لە وەزارەتی پێشمەرگە یەکەی 70 ئەوزان بەشێکی لەری وەها و بەشەکان هەر موچەکان ناتۆ چکە موچەی پارەی و پەیمان کەڵەوە ئەنجومەنی ئاسایشێ دەستگای ئاسایشێ و زێرەوانی فریاکەوتنی شێ لە وەزارەتی ناوخۆ بەڵێ چارەسەر چی دەبێت چۆنەمە چارەسەر بکرێ خۆی دوو چارەسەر هەیە چارەسەرێکی ئانی ئێستەی بۆ ئەوەی موچەی پێشمەرگەیە کە 500,000 هەیە یا خۆت کارمەندێکی پۆلیس کە ملیۆنێکی هەیە و نزیکەی 65 ڕۆژەوەری نەگرتووە ئەبێ لیستی ناوەکان بچێتە وەزارەتی دارایی خۆ ئەمە داواکاری من و تۆ نییە کاک حەکیم ئەمە داواکاری بەغدایە بەغدا بە پێی بڕیارەکەی دادگای فیدراڵیە بێ تەوتین بێ تۆ تەوتین دەست پێ نەکردووە خاو ئەمڕۆ سبەیت کردووە و دەستی گرتووە بە شتێکەوە بە ناوی هەژماری من کە هی بانکی ئەهلیە و کە خەڵکێکی تر و خۆتان لێ مستەفی دەبن نەتیجەکە ئەمەیە وە لیستی ناوەکانیش نانێریتە وەزارەتی دارایی ئەمە نەتیجەکەیەتی مانگی 4یان دواکەوت هێزە سەربازیەکان وا مانگی 5 شێتە سەر ئایا بەم جۆرە یعنی بەردەوام بێ هەرێمی کوردستان ڕوولێک کوێنێ ئەمە هەڵەیەکی کوشندەیە واتە بۆ ئێستا چارەسەری ئێستا موچەی مانگی 4 و 5 ئەبێ وەزارەتی دارایی ئەبێ حکوومەتی ماوەسەرچووی هەرێم لیستی ناوی بواری سەربازی بنێرێتە وەزارەتی دارایی بۆی موچەکانیان بگات و دوانەکەوێ ئەو خاڵێکی تر کاک حەکیم ئەبێ ئیتر ئەمە خاڵی کۆتایی بێ لەم شێوازە حکومڕانی لە هەرێمی کوردستانە هەیە کۆتایی بێت بە هێزی حیزبی کۆتایی بێ بە هێزی کاک فڵان و کاک فیسار کۆتایی بێ بە بێڕێزیکردن بە پێشمەرگە کە ناوی پێشمەرگە ناوێکی زۆر گەورەیە یعنی وابەستەیە بە مێژوویەک خەبات و تێکۆشان تەسحێ و قوربانیدان بۆیە ئەبێ کۆتایی بێت بەمەی کە پێشمەرگە کە ناونیشانێکی گەورەیە و پارێزەری نیشتیمانە پارێزەری وڵاتە بیبێ لە باخێکە حرەسیاتی پێ بکەیت یاخود نزیکەی 70,000 کەسیان 70,000 پێشمەرگە پاسەوانی ئەم بەرپرس و ئەو بەرپرس و مناڵی ئەم بەرپرس و ئەو بەرپرس ئەمە لە ڕاستیا کەمکردنەوەی لە شکۆ ئێمە ناڵین پاسەوان نابێ هەر بمێنێ پاسەوان یاسایەکمان هەیە یاسای پاسەوانیە
ڕێنماییەکە عفو ڕێنماییەکە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە با وەزیر پاسەوانی هەبێ بە پێی یاسا باوکو ئامر لیوا بە پێی یاسا پاسەوانی هەبێ دوانە چوارە پێنجە بەس ناکرێت 100 کەسی لەگەڵ بێ ئەندام مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی چین یعنی 200 کەسی لەگەڵ بێت چییە یعنی چییە هەر بچێتە ناو بازار ئەسڵەن کەس لای لێ ناکاتەوە هەر کەس لای لێ ناکاتەوە سەلامی لێ بکە ئەم هەموو فەوجە حیمایانەیان بۆ چییە جارێ یەکەم ئەوە دلیلی ئەوەیە ئەوان ئەوەندە خراپەکانن لەگەڵ خەڵکی کوردستانە لە خۆیان دڵنیانن ناوێرن بچنە بازار دلیلی دووەم ئەوەیە کە بەڕاستی هیچ احترامێکیان بۆ سەروەت و سامانی ئەم وڵاتە نییە نەداراییەکەی نەمرۆییەکەی تۆ کاتێتە سەر شەڕی داعش هەموو سەنگەرەکانی پێشمەرگە بگەڕێ 50,000 دەست ناکەوێت کەچی بە لیست و قائیمە تۆ نزیکەی 200-300,000 هێزی پێشمەرگەت هەیە فەوج هەیە 3,000 کاتێتە سەر ئەرک و بەرپرسیارەتی بەموچە 3,000 کاتێتە سەر ئەرک و بەرپرسیارەتی کاتێتە سەر ئەوەی شەونخوونی بکەن لە سەنگەرەکانە یەتەوە سەر 50 کەس و 100 کەس بەزێ کۆتایی بەم شێوازە بهێنرێت بەتایبەت یەکەی 1970 کە ئیتر هەر وەکو کۆمیتە و لق و مەڵبەند مامەڵەیان لەگەڵاکەن ئەبێ ئەمە کۆتایی پێ هیچ پەیوەندێکی بە نەناردنیستەکە پەیوەندی بە مەسلەی ئەمنیەوە چونکە بریک بڵین ئەمیداری پێشوی وەزارەتی پێشمەرگە لێ دواییندا بڵێت تەنانەت لای وەزارەتی دارایی هەرێمیش نەبووە و پێشتریش کاکسۆر ئەحمەد باسی لەوە کردووە پرسیاری لە بەرپرسێکی دەستگای هەواڵگری عێراق کردو وتێتی ئێوە تەوتین کراون وتی بەڵێ بەڵام بەڕۆبەرایەتێکی تایبەت هەیە بۆ هێز ئەمنیەکان لەناو وەزارەتی دارایی عێراق ئەنی لیستەکە بەڕۆبەرایەتێکی تایبەت هیچ پاساوێکی ئەمنی هەیە نەخێر کاک حەکیم ئێمە لە چوارچێوەی عێراقین بەپێی دەستور مافمان هەیە لە بەغدا ئەرکیشمان هەیە ئێستا بەتایبەت بۆ هەرێمی کوردستان بەغدا زێڕینترین دەرفەتە تۆ خۆت ناتوانانی نەوتەکەی خۆت سەر بەخۆ بفرۆشی و ئەو دەسەڵاتت نییە و بۆریەکەشت لێگیراوەتەوە تەنانەت کاتێک نەوتەکەشت ئەفرۆشت ئەو داهاتەی ئەگەڕایەوە بە داهاتی ناوخۆشەوە نەتەتوانی موچەی پێ بدەیت ئەوە چەند دەرفەتێ هەبوو 10 ساڵ دەرفەتێ هەبوو تەواو کۆتایی ئێستا بەغدا تاکە دەرفەتەکەی بۆی خەڵکی کوردستان لە ڕووی داراییەوە هەناسەیەکی پێ بدا ئیتر کۆتایی بەم برسێتی و قات و قڕێ بهێنرێ نەخێر هیچ پاساوێک نییە بۆ ئەوەی کە لیستی ناوەکانی بواری سەربازی نەچێت گریمان هەواڵگری هەیبێ گریمان هەواڵگری هەیبێ بەس هەواڵگری چەند هەزار 2,000 حسابی خۆیان 8,000 با بڵێن 2 3 4 7 8 9 10 بەس خۆ ناکرێت تۆ 300,000 ناو و بەنیێنی اینجا لیستی خۆشیان کاک حەکیم ئێستا خۆ لیستی مانگێک بۆ مانگێکی تر هی پێشمەرگە بەتابەت یەکەی 7 بە 5,000 و 6,000 ناویان زیادە جیاوازی هەیە ئەم جیاوازی لەکوێوە هات ئایا ئێمە بینیمان کەس بینی مەسەرەن لە ماوەی ڕابردووە خەڵکی تازەدا بمەزرێ ئەخوا گەردا مەزراندن هەبێ بێ بۆ هەموو بۆ کوڕی گەنجی ئەم وڵاتە بۆ هەمووی وەکو یەک هەبێ نابێت لە مەکتەب سیاسی یەکێتی و پارتیەوە لیستی ناوچێ بۆ یەکەی 7 و دان مەزرێنن نەوەڵا کاکە خانشینیان کەن ئەمە بێڕێزیە بە موەسساتی نیشتیمانی ئەم پێڕێزیە بە سەروەت و سامانی ئەم وڵاتە ئەمە بێڕێزیە بە یاساکان ئەمە پێڕێزیە بە دامەزراوەکان ئیتر ئەم جۆرە تەسەڕوفە بوو وای کرد هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو وێرانەی بێ بەڵێ منەوە خۆشم پرسیارم کردووە بە دوواداچوونم کردووە کاتێ لە پەرلەمان بووم یەکەی 7 نەوەکو لیستی ناویان نانێرێت بۆ بەغا کاکە نانێرێت بۆ وەزارەتی پێشمەرگەکەی خۆیان نانێرێ بۆ وەزارەتی داراییەکەی هەرێمی کوردستان نانێرێ بۆ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان کە تۆ شتێکت شاردەوە کاک حەکیم معنای وایە لە ناو ئەم شاردنەوەیە گەندەڵی هەیە پۆخڵەوات هەیە بندیوار هەیە خەڵکی ناشایستە هەیە خەڵکی نایاسایی هەیە معنای وایە تۆ 13 ساڵ و 15 ساڵت بە چەکدار نووسیوە لەبەرەوەی کوڕ و مناڵی ئەم بەرپرس و ئەو بەرپرسە معنای وایە تۆ خەڵکی سووری و ئێرانی و نازانم کێوکوێت بە پێشمەرگە نووسیەوە بە چەکدار نووسیەوە لەبریەوەی تۆ گەنجی ئەم وڵاتە چونکەڵێن نان بۆ خوێش نەک بۆ دەروێش تەنانەت تۆ ئەگەر نانێکش دەبێ یەکەم جار تۆ بێ بۆ خەڵکی سلێمانی بێ خەڵکی سنە سەرسەر و سەرچاومان خەڵکی قامیشلی و حەسەکە سەرسەر و سەرچاومان ئەزیزی ئێمن بەڵام کاتێک نانێکم هەبێ ئەبێ بە خەڵکی دۆهۆک و هەولێری بدەم پاشان ئەگەر ئەوەی خۆمان تێر بوو ئینجا بیدەمە کوردەکەی پارچەکانی تر بۆیە تۆ ناکرێ هێزت هەبێ 3,000 کارنێنراون مامۆستا ئێستا ڕۆژە هێزەکانی بڵێن ڕۆ کوردانی مەسەلەن هێزی ڕۆژ یەک لەوانە ڕۆژاوا و بۆ مەسی سیاسی بەکارنێرا اینجا خراونەتە چوارچێوی وەزارەتی ناوخۆش لە چوارچێوی زێرەبانی ژێستا سەر بە وەزارەتی پێشمەرگە نەک هەر ئەوانە هەر پێشمەرگەی ئاسایی بۆ مەبەستی
خراپ و سیاسی و جاری وایە بۆ سەرکوتکردنی خۆپشاندان و ناڕزایی خەڵکی کوردستان بەکارهێنراون چەندمان بینی بەجلی مەدەنیە و بەتێڵاوە لە پشت خۆپشاندەرانەوە ئەوەستان ئەمە تا ئەو کاتەی هێز لە دەستی حیزب بابێ ئەو ئەنجامی با بڵێن گوزەرانی خەڵکی کوردستانە ئەو ئەنجامی حکومڕانیەکەیە کە ئێستای بینین کاک حەکیم من بۆ خۆم پرسیارم کرد بەڕاستی وامزانی هێزی ڕۆژ بۆ نمونە و سەر بە وەزارەتی پێشمەرگەیە چونکە هێزێکی پێشمەرگەی وە نیە وەزارەتی پێشمەرگە وەڵامیان داماڵێن وەڵام ئێمە هیچ زانیاریەکمان نییە ئەو هێزە سەر بە ئێمە نییە سەر بە وەزارەتی ناوخۆیە بۆ لەبەرەوە وەزیرەکەی پارتیە تۆ سەیری ئەم پێکهاتەیە تۆ مەسەلەن لەبەرەوەی وەزیرێکت لە وەزارەتێکا پارتیە ئەبێ ئەو هێزانەی کە سەر بە خۆتن بیان لیکێنی بۆ وەزارەتەوە پرسیارم لە وەزارەتی ناوخۆ کرد هەتا ئێستاشی لەگەڵ بێ وەڵامیان نەدایەوە ئەم هێزە چییە ژمارەیان چەنە بودجەیان چەنە موچەیان چەنە بۆ چییە مەبەستیان چییە ئەرکیان چییە هیچ یەکێک لەم پرسیارانیان وەڵام نەدا چۆنە بێت تۆ سەروەت و سامانی ئەم وڵاتە بۆ بوارە خەرجکەیت خەڵکی کوردستان نەزانێ ئەم بوارە چییە و چ خزمەتێک بە خەڵکی کوردستانەکە لە ڕاستیا بێ ئەمە کۆتایی پێ بهێنرێ بەداخەوە ئەم شێوازە مامەڵەیە لەگەڵ چەک لە کوردستانە ئەمە دەرئەنجامەکەیەتی کەی بینین خۆشیان ئاعترافیان کرد کاتی هاتنە بەرلەوە زەمینەکان دەبێت چ پندێک وەرگن لەم دواکەوتنی موچەکانیان وەکو ئەوەی کێسە بەشێکیان ئەوەی کە ڕاستەقینێ بۆتە قوربانی بندیوار و هێزی دەرەوەی هەرێن ینی چی پامێکشی بۆ ئەوان تێدایە ئەم دواکەوتنی موچێ هەموو ئینسانێک لەم وڵاتە ئەبێ وانە وەرگێ لەم شێوازە حکومڕانی لە هەرێمی کوردستانە بەبرایەکی پێشمەرگە یا بەبرایەکی کارمەندی ئاسایش یاخود لە هەر دەستگایەکی سەربازی هەیە ئەبێ پند وەرگێ لەگەڵ مامۆسایەک و پزیشکێک و کارمەندێک و ژینگە پارێزێک کە بەڕاستی ئەم شێوازە حکومڕانی ئەم دوو حیزبەی کەن و تا ئێسەش بەردەوامیان پێداوە کە چەقەکەی خزمەتکردنی گروپێکی بچووکە لە ناو حیزبەکانی یەکێتی و پارتیشە ئەمە دەرئەنجامەکەیەتی ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانە یەتە دواوە هەژاری زیادە بێ بێکاری زیادە بێ خزمەتگوزاری لە نەخۆشخانەکان لە قوتابخانەکان لە شقامەکان لە فەرمانگەکان پاشەکشەیەکە و ڕۆژ بە ڕۆژ گەنج تەمەنیە بێتە 22 ساڵ ناتوانێت هەلێکی کاری دەستکەوێ نەدا ئەمەزرێ نە ئەتوانێت هاوسەرگیری بکەن ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتەکانی کە دروست دەبن مەسە 7 ساڵ لەمەوە پێش هیچ ژمارەیەکی ئایدز لە کوردستانە نەبوو ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئایدز لە کوردستان زیادە بێ 10 ساڵ لەمەوە پێش کەست نییە بینی ئەمە ئالوودە بێ بە مەوادی هۆشبەر ئێستا بە هەزارانە بین ئێستا کارگا بینی لە هەرێمی کوردستان کراوەتەوە ئەمانە کارە ساتن ئەمە دەرەنجامی ئەم شێوازە حکومڕانیەیە ئەبێ هەموو ئینسانێک لە هەرێمی کوردستانە موچەکەی هەبێیان تەنانەت موچەکەشی مسۆگەر بێ کاک حەکیم هیچ میلەتێکی زیندوو بە تەنها وەرگرتنی ملیۆنێک یا 500,000 مانگانە و خۆی و مناڵەکانی تێر بن ئیکتیفا ناکا و سەری خۆی کز ناکا و عیلاقی بە دراوسێکەوە نەبێت میلەتی زیندوو ئەو میلەتەیەکە وەک چۆن مافەکانی خۆی دابینە دەنگ هەڵەبڕێ بۆ دراوسەکەی دەنگ هەڵەبڕێ بۆ گەنجەکانی شارەکەی دەنگ هەڵەبڕێ بۆ گەنجانی وڵاتەکەی ئەم هەموو گەنجە سەر هەڵەگرێ ئەی باشە وا گریمان مەسەلەن ئێمە نزیکە 1,200,000 موچەخۆر هەیە ئەی ئەو هەموو گەنجەی تر نابێ ئیشیان بۆ بدۆزرێتەوە نابێ دەرفەتی دامەزراندنیان هەبێ نابێ کۆتایی بەم شێوازە بێنرێت اینجا باشە گریمان کەسێک ئێستا خۆی لە پێشمەرگا بۆن من لە سلکی پێشمەرگا لیوایە و مانگانە 3-4 ملیۆن دینار وەرەگرێ ئەی کوڕە گەنجەکانی چی بکەن ئەی کچە گەنجەکانی چی بکەن وا خۆشی و کوڕەکانیشی دامەزراند ئەی نەوەکانی ئەی نەوەی نەوەکانی ئینسانێک کە بەپێی ئاینە ئاسمانیەکان و بە پێی داواکاریەکان کە خوای گەورە لە ئینسانی تەکلیف پێەکە بیرکاتەوە بەپێی عەقلی سەلامەت بیرکاتەوە نیشتیمانیانە بیرکاتەوە ئەبێ بیری لای نەوەکانی ئایندە بێ بیری لای هەموو ئینسانێک بێ لەم وڵاتە و ئەم وڵاتە نیشتیمانێک بێ نیشتیمانی هەمومان بێ ئەم وڵاتە دەوڵەمەندە ئەی پارەکانی چی لێت بۆ من هەژارم بۆ ئەوی تر ئەتوانێت لەناو هێندێ سیتیە بە 1 ملیۆن دۆلار یەکەیەکی نیشتەجێبوون بکڕێ کە 400 مترە بۆ ئەبێ گەنجێک دوای 25 ساڵ تەمەن بە 1000 هەژاری و دەردەسەری ژیانی پێکەوە ناوە یەک خانووی 100 متری دەست نەکەوێت تەنانەت بە کرێشتیا دانیشێ یعنی ئەبێ ئەم جیاوازیە نەیەڵین ئەبێ ئەو کەسەی لە سلکی سەربازیە لە هەر شوێنێگەیە موچەکەی دواکەوتووە یان وەرێگرێ بە بسۆگەری ئەبێ بیری لای ئەم چینایەتی چارەسەر ڕاستەقینەوەی کە ناوەکانیان بنێرن بەڵێ ناشکرێت ئەم جارش ڕێکەوتنێکی سیاسی ئەگەر ئەم جارش بڵێن بە ڕێکەوتنێکی سیاسی بێ موچە هێزەمنیەکان
هەر کێشەکە سراڵ دەداتەوە بۆ مان بەردەوامە بێ کاک حەکیم بەردەوامە بێت یعنی کێشەکە چییە ئێستا کێشەکە تەنانەت ئەو ئەندام پەرلەمانانەی لەناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقا باشە دژی پشکی هەرێمی کوردستان بوون پێشتر دەنگیان هەڵەبڕی ناڕازی بوون کاکە بۆ 600 میلیاردتان نرد بۆ 600 میلیارد هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکا داهاتی ناوخۆ ڕادەست ناکا بە 200 میلیاردیش ڕازی نییە بوون ئێستا هەمووی قڕ و قەت ئاوا دانیشتون لە شوێنیکانی خۆنا هیچ قسە ناکەن بۆ لەبەرەوەی دادگایەکی باڵا دەستگایەکی باڵا بڕیارێکی دەرکردووە لە قازانجی فەرمانبەر و زمانی ئەوانیشی بەستووە زمانی هەرچی شۆڤێنیە لە بەغدا بەسراوە و ئەمە بۆتە مافێکی شایستە بۆ موچە خۆران پاشان هیچ ڕێگەیەکی کە نییە وا گریمان بە تەکلیفی تر بە ڕێکەوتنی تر بە قوربان و بە ساقەوە مانگی 4 و 5 هێزە سەربازیەکان هات ئەی بۆ مانگی 6 و 7 ئەی بۆ ساڵی ئایندە ئەکرێ یعنی ئەم کێشەیە بەردەوام بێت ئەو بڕەپارەی کە دێت پەیوەندی بە خودی بڕیارەکەی دادگای فیدراڵی وەیە چونکە ئێستا لەو ڕۆژانە بینیمان باسی هەوڵەکانی وتەبێژی حکومەتمان بە سودوی هەوڵەکانی سەرۆک وەزیرانە کە ئەو هاتووە ئەمە چۆن دەبینی ئەی هەوڵی ئەو پاڵەوانانە بۆچی پارموچەی نێنە هەوڵی پاڵەوانەکانی یەکێتی و پارتی مەسان 3 ساڵ لەمە پێش بۆ بودجەی نێنا لە بەغداوە 4 ساڵ لەمەوە پێش دوای ئەوەی نەوتیان فرۆشت و لە 2014ەوە کە بووە هۆی بودجەی هەرێمی کوردستان ببڕێ و نەوتەکە ببێتە خێر و خۆشی بۆ گروپێکی بچووک لە ناو یەکێتی و پارتیە هەردووکیانە بۆچی نەیانتوانی لە ناوخۆ موچە ڕێکوپێک بدەن نە لە بەغداوەش پارە بهێنن پێ دوای خردی فعلیەکە شەر دەستکەوتەکەی دادگای فیدراڵیە کە لابرا بۆ موچە جارە کاک حەکیم ئەوە حاڵەت یەگەیشتنێک هەیە بابەتی بڕگە و وشەی خەرجی فعلی لا نەبراوە بۆ چونکە ئەم یاسایی کە ئێستا لە 2024 پەسەند کراوە هەری مادە و بڕگەکانی ئەوەی 2023 واتە یاساکە بۆ 2023 24 25 ئەمەی کە ئێستا لەم ڕۆژانەی پێشوا پەسەندکرا تەنها خشتەکانن تەنها خشتەی داهات و خەرجەکانن واگەرنا مادەکان لە شوێنی خۆیانن بەڵام هەرچی مادەی قانونیە بەتاڵە بێتەوە ئەوەستێ کاتێک بڕیارێکی دادگا هەیە لە هەموو وڵاتێ وادە بەداخەوە بڕیارێکی مێژوویە باڵا گرنگترین بڕیارە ئەزانی بۆ کاک حەکیم یعنی بینیمان ساڵی ڕابردوو ئەو هەموو مناقەشە و بگرە و بەردە و ڕێککەوتنی سیاسی و ئەوانە کرا نەبووە هۆی ئەوەی کە بودجەی هەرێمی کوردستان سۆگەر بێ بە تایبەت لە بواری موچە کە قەبارەیەکی زۆر گەورەی هەیە 964 میلیارد دیناری مانگانە کاک حەکیم ئەم 964 میلیارد دینارە بە درێژایی 8 ساڵی ڕابردوو بەداهاتی نەوت و ناوخۆشەوە پەیدا نەبووە ئەزانی بۆ ئەگەر پەیدا ببووایە بەداهاتی نەوت کە خۆیان فرۆشتویانێکێتی و پارتی بەداهاتی ناوخۆوە ئەگەر پێیا ببووە بەس ئەو بڕێی کە لە بەغداوە ئێستا بۆ موچەیەت یەکەم موچە لە کاتی خۆی ئادرا دووەم نەپاشەکە و دەکرانە لێبڕین هەبوو و سێم پلەبەرزکردنەوەش ڕانەیە گیرا و بۆیە ئەو بڕەپارەی کە ئێستا لە بەغداوەیەت لە سایە و سێبەری ئەو بڕیارەی دادگای فیدراڵیایە و هیچ تەفسیرێکی تر هەڵناگرێت دادگای فیدراڵیش بەڵە خۆپشاندان و ناڕەزایی خەڵکی کوردستان مامۆستایان فەرمانبەران چین و توێژەکان کاریگەری لەسەری هەبوو کە بچێتە ژێر ئەم بڕیارە کە عەدل و حەق و وجدان و مافی خەڵکی کوردستانیش سەبارەت بە پرسی بە بانکیکردن ئەمڕۆژ هەژماری من بڵاوی کورتەوە دەڵێ بانکێکی تری شاتووە بۆ ناو هەژماری من واز لە هەژماری من نایەنن پێ دوایە تاکوێ دەڕوا ئەوە بانکی بازرگانی عێراقیش هەندێک کارتی نرد بۆ ئەم ئینکاریکردنە بەڕاستی ئینکاریکردنێکی زۆر زیادە و زۆر سەرڕۆیانەیە و بەداخەوە ئەم جۆر ئینکاریە بوو لە ڕابردووە بووە هۆیەوەی کە هەرێمی کوردستان کەوێتە ئەم دۆخە زۆر خراپەوە دوای 10 ساڵ لە فرۆش چونکە هەرچی خەڵکی کوردستان بوو هەرچی ئەوەی عەقڵ بوو شارەزایی بوو و سەروەت و عەقڵی نیشتیمانی بوو بکە بۆ ئەم وڵاتە بیریە کردەوە ئەویت کاکە نەوت مەفرۆشن ئەم نەوتە لە ژێر پێی مناڵی کوردایە ئەم ساڵ ناساڵێکی ترنا 100 ساڵی تریش بێ هەر لێرە ئەمێنێتەوە تۆ پارەیەکی مۆڵی بەلاشی بێعەزیەتت لە بەغداوە پێ ئەگا چ مەجبوری نەوتەکەی خۆت بفرۆشی ئینکاریان کرد لە پێناو بەرژەوەندی خۆیانە ئەوە سەرنجامەکەی بوو دوای 10 ساڵ لە فرۆشتنی نەوت بە بۆری هەرێمی کوردستانیان 30 میلیارد دلار قەرزار کرد ئێستش کۆمپانیا هەیە
کۆمپانیا هەیە هەتا 2030 نەوتی هەرێمی کوردستانیان پێفرۆشتووە. تۆ سێری ئەمە تاڵانکردنە، ئەمە گسگلیانە لە هەرێمی کوردستان، لە سەروەت و سامانی هەرێمی کوردستان. بۆیە ئەم ئینکاری کردنەش لەسەر هەژماری من هەڵەیەکی کوشندەیە. بەداخەوە ئەم بڕیار بەدەست و پاڵەوانانەی یەکێتی و پارتی باجی نادەن. دۆخەکە هەرچی هەبێت لە کوردستانە ئەوان خۆش ژیاون، ئەوان بەڕاستی لەناو ڤێلاکانی خۆیانە، لەناو ڕەتڵی ئۆتۆمبیلەکانیانە، لە فڕۆکەکانیان لە بینی هەولێر و سلێمانیا، لە چوونیان بۆ نەخۆشخانەکانی دنیا، لەکردنەوەی زانکۆی شاهانە بۆ خۆیان، بۆ مناڵەکانیان هیچ کێشیان نەبووە. خەڵکی کوردستان باجەکەی داوە. بۆیە هەژماری من لە ڕاستیە بە هیچ جۆرێ تەوتین نییە، ئەمە چەندین جار ڕوون کرایەوە و خۆزگە تەوتین بواە و بەغدا پێڕازی بواە. ئێستا من و تو هەر مناقەشەمان نییە کردوانە، یعنی کێشەکەی چییە؟ کێشەکەوەیە فەرمانبەرێک ڕەتیەکاتەوە یا کێشەکەوەی بەغدا ڕەتیەکاتەوە، محکەمەی فیدراڵی و وەزارەتی دارایی. بەڵێ بانکی بازرگانی عێراقی شەیە، بەڵە TBI چکە دوێنێ لە پەرلەمانتارێکی ڕوونکردنەوەی داوەڵ بەڕێوەبەری گشتی TBI قسەی کردەوە، توێتی هەر فەرمانبەرێک فۆرمەکەی TBI پڕ بکاتەوە لە شوێنێک ترەژماری بۆ بکەنەوە توانێت سکاڵا تۆمارکە. کاک حەکیم هیچ لێدوانێکی فەرمینیە نە لە بەغدا نە لە هەرێمی کوردستانەوە. بڵێ کاکەوە ئێمە ڕێککەوتوین بەم بێدەنگیە لە TBI و فەرمانبەر حسابی بۆ ئەکەینەوە، بۆ بەغدا تەوتینە لێرەش لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی هەژماری منایە بە حساب. بەڵام بە لێکدانەوەی من ئەوەیە کە هەم سیاسیەکان لە بەغدا یا ئەوانەی لە شوێنی بڕیاران و هەم ئەوانش لە هەرێمی کوردستان هەردوو لا ڕێککەوتون لەسەر ئەوەی لە ڕێگەی TBI-ەوە لە چوارچێوەی هەژماری منە فەرمانبەر لە ڕێگەی TBI-ەوە ئەژمار بکاتەوە و دواییش وەزارەتی دارایی عێراقی TBI پارەدار بکە مانگانە پارەی موچەخۆران بنێرێتە TBI. طبعا ئێمە کێشەمان نییە، ئێمە کێشەمان چییە لەوەی کە چۆنی و بە چ ڕێگە و میکانیزمێک پارایگاتە فەرمانبەرێک، پارایگاتە گیرفانی دایکی شەهیدێ، پارایگاتە کارمەندێک لە نەخۆشخانەیەکە خزمەتەکە. ئێمە بەڕاستی مەبەستمانە موچەخۆر بگاتە گیرفانی موچەخۆران لە هەرێمی کوردستانە بە هەموو بوارەکانەوە سەربازی و شارستانی لە کاتی خۆیە 30 ڕۆژ جارێک بەبێ لێبڕین بە دەستپێکردنەوەی هەموو مافەکان کە یەکێک لەوانە پلەبەرزکردنەوەیە. کاک حەکیم باش فەرمانبەر لە هەرێمی کوردستانە بۆ متمانەی بە هەژماری من نییە. ئەمە پرسیارێکی سادەیە. لەبەر ئەوەی بانک لە کوردستانە متمانەی نەماوە بە هیچ جۆرێک. خۆی بانک یعنی چی؟ یعنی متمانە. لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان کارێکەکە نابێت لە ڕێگەی فەرمانگی خۆیەوە بیکە؟ باش ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بانکی حکومی هەیە بۆچی لە بانکی حکومی هەژماری من ناکاتەوە؟ ئەم پرسیارەکەی. یعنی دوای 30 ساڵ ئەوان بانقەکانیان ئێستا تەنها هەیکەلێکە، تەنها ناوی بانقە، هیچ کردارێکی بانقی تیان نییە، گستیان لێە، خاڵیان کردەوە. نزیکەی 4 بانکی حکومی هەیە. ئەزانی چۆن خاڵیان کردەوە کاک حەکیم؟ ئەوەندەیان بێمتمانە کرد، دەستیان برد بۆ پارەی هاوڵاتیان کە بە ئەمانت لەوێدایانناوە، دەستیان برد بۆ سندوقی شێرپەنجە و بردیان و کەس نازانێ، موچەشیان پێ نەدا، خۆزگە موچیان ڕێک پێک بدایە، دەستیان برد بۆ سندوقی خانشینی، ئێستاشی لەگەڵ بێ سندوقەکە دروست نەکراوە، دەستیان برد بۆ سندوقی ژینگە، دەستیان برد بۆ پارەی بانکی TBI لەقەکانی TBI کە لە کوردستان بوون لە ڕێگەی چەکی بێڕەسیدەوە هەزاران چەکیان ساخ کردەوە تاوکو ئێستا خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ باجی ئەو چەکانە بدا کە مەجموعەیە بەرپرسی دەوڵەمەند کرد. 4 ملیار دۆلار کە نزیکەی ملیارێکی دراوەتەوە ئەبێ مانگانە بەشێکی لە بودجەی هەرێمی کوردستان ئەبڕێ ئەدرێتەوە بە بانکی TBI. هیکەیە هی 2016 و 2017 هیچ چییە؟ دراوە بە دەرمان بۆ نەخۆشخانەکان نا، دراوە بە موچە نەخێر، چەکی بێڕەسیت خراوەتە بازارەوە و لەوێەوە ساخ کرایەوە و کەس نەیزانی ئەم پرۆسەی کێ کردی چۆن کرا کێتیایە تاوانبارە ئەبێ خەڵکی کوردستان یەخی کێ بگرێت. بۆیە بەم جۆرە بانک متمانەی نەما لە کوردستانە چ جای ئەوەی بانقی ئەهلی، جارێ بانقی ئەهلی ئەسڵەن نابێ پارەی حکوومەت بە مۆڵی بچێتە بانقی ئەهلیەوە. ئەزانی بۆ کا حەکیم بانکی ئەهلی خۆی مەجموعەیە سەرمایه‌داریا سەرمایه‌دارێگاتووە، بانقێکی کردوتەوە پارەی خەواندووە چ بە کاش لە بانکی مرکزی چ بە ممتەلەکات. مەسەلەن بۆ کردنەوەی بانقێک تۆ پێویستت بە 250 ملیار دینار هەیە، واتە سەرمایەی بانقەکە خۆی 250 ملیار دینارە، تۆ چی مانگانە 900 تا 1 تریلیۆن دیناریەتی ئەوە
بابەوە ئەبێ بانقەکە خۆی کار بکە ڕێکلام کە خۆی ماندووکە خۆی هیلاکە تا متمانە لای بازرگان و وەبەرهێن و هاوڵاتی دروستەکە پارەکان ببەنە بانک بۆ چونکە بانک یعنی چی یعنی پارە باشە حکوومەت دەگەر بەلاش و حەلاش پارەیان مانگانە باتێ موچەخۆر هەیە مەسەڵەن کاک حەکیم پێویست ناکە ئەو ڕۆژەی موچەکەی داوازی لە بانک قابەیانی بچێ وەریگرێ 10 ڕۆژی ترەچێ 20 ڕۆژ ئەسڵەن حساب بانکی هەر بۆ ئەوە باشە تۆکەی پێویستت بۆ ئەو کاتە بچی وانە باشە مانەوەی ئەو بڕەپارە زۆرانە لە بانقێکی ئەهلیە ئەزانی چەند خێر و خۆشی و چاکەیەکی بێ منەتە لەگەڵ ئەو بانقە ئەهلیانە کێ ئیستیفادەی لەکە ئەو بانقە ئەهلیانەی کێن یا هی یەکێتی و پارتین یا هی نزیکەکانی ئەوانن یا شەریکن تایە و پشکیان هەیە یعنی ئەمە فەلسەفەی هەژماری منە هەر بۆیەش یعنی کەوتون بە ئینکاری لەگەڵ حکوومەتی عێراقیە لەگەڵ وەزارەتی داراییە ناچنە ژێرباری تەوتینەکە ئەیانەیە لە بڕێنگەیەوە کات بکوژن و دەرەنجام بوویە هۆی ئەوەی موچەی هێزەکانی پێشمەرگە و سەربازی و ناوخۆ هیمانگی 4 و 5 دووە بکرێت باشە مامۆستا سەبارەت بە بودجێ عێراقیش کە لەو ڕۆژان ڕابردوو و پستکە خشتەکانی جێگەی ئومێدە بۆ هەرێم ئەگەر چی بە بانکیکردنەکە و پرسی داهاتی ناوخۆوە نەوتیش ڕێکەوتن بکرێت لەگەڵ لەسەر نەوتکەوە بڕیارە هەفتەی داهاتوش کۆبوونەوەی بەرەو بچێت لەناو کۆمپانیای نەوتیەکان و وەزارەتی سامانە سوچەکان و وەزارەتی نەفتی عێراق خۆی کاک حەکیم ئێمە دوو شتمان هەیە یەکەم بارودۆخی هەرێمی کوردستان لە بەغدا ئێستا خەریکە هەرێمی کوردستان لە بەغدا بەو ئاراستەیە بەردەوام بێت بچێتەوە ئەو قۆناغەی متمانە هەبوو لە نێوان بەغدا و هەولێرە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە کە متمانە دروست بوو کاک حەکیم ئەوسا تۆ لەم پارە مۆڵەی کە عێراق لە ڕێگەی نەوتەوە دەستیەکەوێ تۆش بەشێکت دەسەکەوێ بێمنەتانە بەبێەوەی نەوت بفرۆشی بەبێەوەی زەحمەت بکێشی بەبێەوەی هیچ کێشەیەک دروست بێ لانی کەم موچەی موچەخۆر لە کاتی خۆیان سۆگەرەوە هێندێ پارێکەش بۆ هێندێ بواریکەیەت واتە ئێستا عێراق بۆ هەرێمی کوردستان دەرفەتە لە یاسای بودجەکە کە پشکی 12.67 نزیکەی 21 تریلیۆن دینار پشکی هەرێمی کوردستانە ئەم 21 تریلیۆنە ئەگەر 4-5 تریلیۆنیشی بچێ بۆ خەرجیەکانی حاکیمە سیادی کە لەوێشەوە تەڵان بەشێکی بۆ هەرێمی کوردستانە دەرمانە بۆ پێداویستی نەخۆشخانەکانە و لە ڕێگەی خۆراکەوە بریکارەکانی خۆراکەوە فۆرمی بایعیەوە با بڵێن خواردنە گاتە هەرێمی کوردستان گەنمی جوتیارانە کڕێتەوە لە ڕێگەشەوە تۆ پارەت دەسەکەوێتەوە ئەوە خاڵێکی تر ئەوەیە نزیکەی 4 تریلیۆن و شتێک دینار دانراوە بۆ وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە لەو 4 و ئەوەندە تریلیۆن دینارە 2.7 تریلیۆن دیناری بۆ تێچوو خەرجی کۆمپانیەکانی نەوتدانراوە طبعا ئەمە بەڕاستی ڕاستە کەمکردنەوەی لە بودجێ وەبەرهێنان لەسەر حسابی زیادکردنی بودجێ خەرجی بەڵام ئەکرێ کێشەی کۆمپانیەکانی نەوت لەگەڵ بەغدایە چارەسەر بێ و فرۆشتنی نەوت دەست پێ بکرێتەوە لە ڕێگەی بۆریەوە و ئەم دۆخە نادیاری نەوتی ژێسە کۆتایی بێ ڕۆژانە نزیکە 300,000 بەرمیل نەوتە فرۆشن کەس نازانێت چی لێت بەتاڵان دەبرێ کەس نازانێت چی لێت ئیتر هەرچی ناوێکی لێنی لێ بنێ دەرفەت هەیە بۆ لەبەرەوەی زیاتر لە ساڵ و نیوێکە بە تەنکەر نزیکەی 300,000 بەرمیل نەوتە فرۆشن چ بە پاڵاوگەیەدان چ بە تەنکەر هیچ کەس نازانێ ئەمە طبعا ئەم 300,000 نەوەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم وتوێتی نەوتە بێژی حکوومەتەکان وتوێتی نە ئەنجومەنی هەرێمی نەوت و گازم زانیاریایی داوە بە خەڵکی کوردستان ئەزانی کێداوێتی کۆمەڵەیەکیان دروست کردووە کۆمپانیاکان بە ناوی کۆمەڵەی نەوت و پیشەسازی هەرێمی کوردستان ئەو کۆمەڵەیە وتوێتی واتە دامەزراوەیەکی ناحکومی وتوێتی لە بریەوەی حکوومەتەکە ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک بڵێ خەڵکی کوردستان ئەم ساڵ لەم نەوتەی ئێوە چونکە نەوتی ماڵی باوکی یەکێتی و پارتی نییە ئەمە لە بریەوەی هەموو مانگێ بێ بڵێ کاکە خەڵکی کوردستان لەم نەوتەی ئێوە من ئەم مانگە ئەوەندە ملیۆن بەرمیل نەوتم فرۆشتووە بەم جۆرە فرۆشتومە بەرمیلی بەوەندە ئەوەندەی چووە بۆ کۆمپانیاکان ئەوەندەی هاتوتە بۆ خەزیێنەی گشتی هیچ کەس نازانێت ئەم ڕەپارەی کە دانراوە بۆ خەرجی کۆمپانیاکان طبعا نزیکەی 12-13 دۆلارێک بۆ بەرمیلێگەکە ئەکرێ کۆمپانیەکانی نەوت ڕێک بکەون و بەغدا قودرەتی ئەوەی هەیە کۆمپانیەکان قەناعەت پێ بکە پیاچوونەوە بە گرێبەستەکان بکرێ نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆریەوە بفرۆشتێت و ئەوسا کاک حەکیم ئەگەر نەوت لە ڕێگەی بۆریەوە بفرۆشتێت داهاتەکەی بچێتەوە حساب بانکیە کە بەپێی
بڕیارەکەی بەپێی یاسای بودجەی 2024 و 25 بچێتەوە وەزارەتی دارایی عێراق و داهاتی ناوخۆش ڕادەست بکرێتەوە و نیوەی لە باج و گومرگ بگەڕێتەوە، هەرێمی کوردستان ئەتوانێت زۆر بە دلێرانە داوای مافەکانی بکە و شتەکانی ئۆبەرهێنانیش کە 2 تریلیۆنێکی بۆ دێت جێگە لە بڵێن 2 تریلیۆنەکەی ئەو بودجەی ئێستا لە بەغدا دانراوە بۆ هەرێمی کوردستان، ڕاست هەموو کێشەکانمان چارەسەر ناکا، بەڵام زۆرینەی زۆری چارەسەرەکە. یەکەم موچەم سۆگەرەکان مانگانە 964 ملیار دینارە، نزیکەی 965 ملیار دینارە کە 11 تریلیۆن و 500 ملیار دینارە لە ساڵێکە. بەڵێ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم بودجەیەک بۆ بەرهێنان کە ئەمە زۆر گرنگە، چونکە بەڕاستی ئێمە 3500 پرۆژە لە کوردستان وەساون. ئەو پرۆژانە پرۆژەی بەڵندەری زۆری ئینفلاسی کردبوو، پرۆژەی خۆشگوزەرانی نین، یعنی پرۆژەی ئەوە زیادە وەکو کاکە پرۆژەی ئاوە، پرۆژەی کارەبایە، پرۆژەی دروستکردنی قوتابخانەیە، پرۆژەی دروستکردنی نەخۆشخانەیە، پرۆژەی دروستکردنی باخ و ئەو شۆستە و ڕێگەهوبانە. یعنی بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان نەچێتە پێش لە بەغدا ئەرکەکانی جێبەجێ نەکا بۆ بیانوو نەدا بەدەست بەغدا، بۆی بیانوو نەدا بەدەست بەغا و بودجەکە مەسەن ڕابگیرەوەی بەرێنان، ئەبێ خەڵکی کوردستان مەسەن خەڵکی دەربەنی خان چەند ساڵی کە ئاوی پیس بخۆنەوە، ئەبێ ڕێگەی کەلار دەربەنی خان چەند کەسی تریتیا بچێ تاوەکو مەسەلەن حکوومەتی هەرێم ئەڵێ کاکە پارەم هەیە وڵا ئەو بۆتان خەرجەکەین. ئەبێ گەنجانی هەولێر و زاخۆ و دهۆک چی بکەن؟ یعنی ئێستا دهۆک هەژارترین پارێزگای هەرێمی کوردستانە، زۆرترین ڕێژەی بێکاری لەوێ هەیە. باشە ئەی باشە بۆ بێکاری ئەی نابێ حکوومەتێک هەبێ لەم گەنجانە بپرسێتەوە، نابێ حکوومەتێک هەبێ بەرپرسیارەتەکەی مێشولەیەک لە ناو ستۆدیۆکەتان نایەکە حەکیم لە ئەوڵەوە بۆ نابێ حکوومەتێک هەبێ بەرپرسیارەتی بەرامبەر بە گەنجەکانی وڵاتەکەی بگرێتە ئەستۆ، تاکە ڕێگەیەک ئێستا لە بەردەم گەنجە کە کراوەیە بەس تەنها سەڕی خواڵگرتنە چۆنە پێ بەم جۆرە بەردەوام بێ. بۆیە ئەمە دەرفەتێکی زێڕینە. موچەم سۆگەرەکە بەشێک لە پرۆژەکانە بوژێنەوە لە بەرزکردنەوە دەست پێکاتەوە، گرێبەست دەکرێتە هەمیشەیی و دەرفەتێکی تری زۆر گرنگ هەیە. کاک حەکیم، خانەنشین لە هەرێمی کوردستانە لەگەڵ ڕێزی زۆرم بۆ خانەنشینان نزیکەی 90,000یان ئەو موچەی وەریەگرن. والله لە وڵاتان سۆشیالیش نییە. ئەها حکوومەتەکان ئێستا لە بەغداش تەنانن کاکە وڵاتان واز لێ بن، لە بەغدا خەڵکی هەژار و فەقیر و محتاج کە هیچ سەرچاوێکی داهاتی نییە مانگانە بە پێی ژمارەی خێزان تا 450,000 ڕوا. لە هەرێمی کوردستان 90,000 خانەنشین تەنانەت ئەو هەژارانەی بەغاشی پێڕەوا نابینرێ. ئەزانی چەند موچەیانە 220,000 تا 300,000. ئەی نابێ ئەم بێ ڕێزیە کۆتایی پێبێنین. چۆن کۆتایی پێێنرێ؟ بەم چوونە پێش لەگەڵ بەغدا کە ئەو خانشینانی کە هەن یاسای خانشینی عێراقیان لەسەر جێبەجێ بکرێ و پاشان زیندانی سیاسی شەهید بۆ بێ شەهیدێک لە سلێمانی قوربانیەک لە سلێمانی 500,000 وەرگێ، بەڵام ئەوەی لە بەغدایە 1,200,000 وەرگێ. بۆ یعنی بۆ هۆکار چییە؟ چیان پێ دەڵێ بەرەسەڵاتدارانی هەرێم بە کورتی سوپاس دەکەم. تکایە ئەمە دەرفەتە، ئێمە جارە تکاکەین باشە و تکایە ئەمە دەرفەتە. ئیتر هیچ پاساوێکتان نەماوە بۆ ئەوەی ئەم دەرفەتەی لە بەغدا هەیە بیخۆزنەوە. دزی و گەندەڵی و قۆرەخکاری بەڕاستی ئەبێ میلەت پێیان بڵێ. بەس من هیچ ئومێدێکم نییە لەناو ئەم حیزبانە خۆیانەوە ئیرادەیەکی خێر لەدایک بێ کۆتایی بەم قۆرەخکاری و گەندەڵیە بهێنن، کۆتایی بەوە بێنن باشترین زەویەکانی شار بداتە کۆمپانیاکانی کە شەریکن لەگەڵ خۆیانە و تەنها خەزێنەی حیزبەکانیان دەوڵەمەندکە، کۆتایی بەوە بێنن کۆمپانیاکان لە خاڵەکانی گومرگا وەکو زەرو خوێنی ئەم میلەتە ئەمژن. میلەت ئەبێ، میلەت ئەتوانێ، میلەت بۆی ئەکرێ بڵێ بەسە دزی و گەندەڵی. ئەم دوو حیزبە لە کۆڵ خۆی کاتەوە هەڵبژاردنێک لە پێشە بە هیچ پاساوێک نەچێتەوە سەنگەرێک کە سەنگەری یەکێتی و پارتیە. ئەم دوو حیزبە بۆی بچنەوە قەباغی خۆیان، دوو حیزبی سیاسی بن بەبێت چەک با لەسەر بنەمای پرۆژە و کاری سیاسی کاری خۆیان بکەن. سوپاس دەکەین. پێی مادومان سوپاس. زۆر سوپاس. سوپاس بۆ سوپاس باوەکارانم، خواتان لەگەڵ.